چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک جەخە لەسەر چارەسەری کێشەی ناوچە جێناکۆکان دەکەنەوە و ڕای دەگەیەنن دەستور بنەمایە بۆ سەرسەری کێشەی ئەو ناوچانە. بگەڕێنەوە بۆ سەرمێزی گفتوگۆ ئەویش لەسەر بنەمای دەستور بکەینە حاکم و ببێتە فاصلی نێوان کێشە و گرفتە سیاسی و عسکەریەکان و هەروەها بینیشمان یعنی دەرەنجامی ڕەفراندۆم ئەمشەو لە ڕاگەاندراوەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ئاشکرا دەرکەوت کە جۆرێک لە جۆرەکان پاشەکشە بە دەرەنجامی ڕەفراندۆمەوەیە بۆیە بەداخەوە ینی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە سەدا 50 خاکی باشووری کوردستانمان لەدەستدا بۆ ئەوەی هێڵی 36 نەکەوێتە ژێر مەترسی و هەڕەشەی نەیاران و هێزە عسکەریەکان بە باشی ئەزانم بۆ بە پێویستی ئەزانم حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە ئێستا وەفدێکی باڵا لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی حزبە کوردستانەکان پێک بهێنێەوە ڕەوانەی بەغدای بکە ئەکرێ ئێستا ئێمە هەر بۆ وازحکردنی مووقفی خۆمان بەرامبەر بە دەستور و کە کاتی خۆی دەنگمان پێدا و هەڵمان بۆداوە بۆیە دەستورە بنووسێتەوە ئێستا بیکەنە بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشەکان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدراڵدا. هەڵبەتە ئەم کێشانە ئێستاوا بە معقەدی ماوەت و کەڵەکەی چەند ساڵێکە بە خڕوقاتی هەردوو لە چەندین مادەی دەستوریدا خڕوقات و باوەڕی پێشێلکاری کراوە ئەمانش بە ڕۆژێک و درۆژ ڕەنگەوە بە ئاسانی چارەسەر نەکرێت پێویستە حکوومەتی هەرێم هەنگاوی عملی بنێ وەفدی کارا بنێرێ خەڵکی شارەزا بنێرێ لە مەجالە جیاوازەکانە چی لە مەجای وزەبێ یاخود لە مەجالە قانونی و یاسایی و ئیداریەکان بێت لە مەجالە مالیەکان بێ بۆی ئەم کێشانە چارەسەر پێ ناکرێتەوە قەدەری خەڵکی عێراق بە تێکڕایی بە تایبەت گەلی کورد لە ناوچەداڕاوەکان بە تایبەت بدەیتە دەست قەدەری هات و نەهاتەوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق شای دەگەیەنێت هەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە وەفدێکی دانوستاندن ڕەوانەی بەغدا بکات. حکوومەتی عبادی داوای گفتوگۆکە حکوومەتی هەرێم داوای گفتوگۆکە و سستانیش بە هەمان شێوە داوای گفتوگۆی کردووە. ئینتر نازانم چاوەڕێی چیان ئەم گفتوگۆیە کێ بکەوێتە بینەوەیان کێ بنێرن ئەگەر وەفد بێت و دانوستان بکرێت بتوانی ئەوانەی کە نەت کردووە داکۆشی لەسەر بکەوە. ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین لە بەغدا چوونێتە لای هەموو لایەنەکان مەرجعیەت هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە ڕێگایە بۆیانمان ڕوون کردوێتەوە بە تایبەتی ناوچە دابراوەکان پیانمان وتووە ئەم ناوچە دابراوانە بە گوێرەی دەستور کە ئێوە باسی دەستورەکەین ئێستا نەهین ئێوەی نەهین ئێمەیە ئەبێ دەستور یەک لایکاتەوە ینی خەڵگواتێ نەگا کە ئێستا کە حکوومەتی عێراقی هاتوۆتە ناو ئەم ناوچانە بەڕاستی ئەم ناوچانە وەک پارێزگاکان ترسێرەکرێت کە پارێزگای دەسەڵاتی عێراقی 100% لەسەر بێنە ئەم پارێزگایانە بە دەستور حەلەکرێ و ئێمەش بۆیە داواکەین کە وەفد بێت داکۆشی لە دەستور بکرێ. مجلس الوزراء يؤكد حرصه مرة ثانية في حفاظه على وحدة العراق والالتزام بالدستور العراقي والحوار لە نێوان داواکاری بەغدا لە ڕابردوودا بۆ چارەسەری کێشەکان بە دیالۆگ و بانگەوازی نوێی حکوومەتی هەرێم بۆ ئەنجامدانی دیالۆگێکی کراوە لەگەڵ بەغدا بارودۆخی کەرکووک دەخوازێت هەرێم بە زووی وەفدی خۆی ڕەوانی بەغدا بکات. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن گەڕانەوە بۆ بنەما دەستوریەکان باشترین ڕێگەساریە بۆ کێشەی ناوچە جێناکۆکەکان ئەوش بە گەڕانەوە بۆ دەستوری عێراق. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.